هاتینەوە خەڵەوە خۆشەویستەکان لەما گوت میهرەبانی کوردستانیا ئەم نەخۆشەمە لە چەند دەراتی؟ مێرگەسۆر بارانباری ئێستا لە مێرگەسۆر دۆستان؟ هێشتا نەباری ئەو ڕۆژەی قچێک باری؟ والله بەبیرم نییە نازانم دکتۆر لە مێرگەسۆری کەمێک باری لە مێرگەسۆری شێروانی مێرگەسۆری هاتە میهرەبانی دەوێتن بڕوخێ قەڵەوی لە قەڵەوی بێزاری؟ ئەرێ وڵا زۆر چی خراپە قەڵەوی؟ وڵی هەموو شتێکی هیچ شتێکی باش نییە؟ با من سوودەکانی قەڵەویتان پێ برێم سوودەکانی قەڵەوی ئەگەر لە سەربانی بەربیەوە بە ئاسانی ئێسکرد ناسچێ ئەگەر بە شەڕ یەک چەقول لێ بدە بە ئاسانی چەقۆکە ناگاتە زەرگۆێناوە کەلەبجەش بکرێ بە ئاسانی دەست ناستە پشتەوە تا کەلەبجەی بکرێ لەبەر ڕەمەزانانی زۆر باشە برسی نابێت گوت با سوودەکانی قەڵەوی برێ ئینسان بێوفای نەبی چکەم بخۆکەونە قەڵەوەکانم لەناو دەبین قەڵەوی یەک کۆمەر نەخۆشیە لە یەک کەسی لاق ئێشە پشت ئێشە چیلۆ نابیتن زەخت و سوکەریش دەبیتە میوانی پاش 50 ساری لێ کە دەرێن بڕوخی قەڵەوی چ دەرێ؟ بڕوخی قەڵەوی میهرەبانی دڵسۆزی و لێزانی